سەرپێچی و سزاکان لە پیشەی پارێزەراندا لە دوو کەیسی جیاوازدا. محامی تەڕەفی شریکەکەم هەستە بەبێەوەی پرس بە من بکە بە محامیەکەم بکاتن هەستا مرکەکەی منی بە ناوی شریکەکەم کردیە. پارێزەراتی چییە؟ ئەرکەکانی مەرجەکانی سزاکانیان پێکهاتەی سەندیکاکەیان چۆنە؟ کەی پارێزبەندی لەسەرلا دەبدرێت؟ ئەی چێ مافەکانیان دەپارێزێت؟ ئەی چێ هاوڵاتی لەوان دەپارێزێت؟ ئەمانە و بابەتی تر لە کوردستان بشار لە پرۆگرامی تاوانوستا. کاتتان باش من بژار دیلان تیمی پرۆگرامی ئەمجارەشمان پێک هاتووە لە دادوەر بەڕێز عەبدوڕەحمان حەمە کەریم سیوەیلی بەڕێوەبەری گشتی داد لە وەزارەتی داد. هەروەها بەڕێز ئايات کاکەی سەرۆکی سەندیکای پارێزانانی لقی هەولێر لەگەڵ بەڕێز بەختیار حەیدەر سەرۆکی سەندیکای پارێزەرانی کوردستان هەموو لایەک بەخێر بن. هەروەها لەگەڵمان دواتر میوانداری کەسێک دەکەین لە ناو ستودیۆ کە باز لە کێشەی خۆی دەکات لەگەڵ پارێزەرێک. ئەمە دەکەوێتە بەشی دووەمی پرۆگرام. هەموو پارێزەرێک کە دەبێتە پارێزەر دەبێت سوێندێک بخوا لە دادگای تێهەڵچوون کە ئاوایە سوێن بێ بەهێزدانی گەورە کە بە دەستپاچی و بە دڵسۆزی پارێزەرێتی بکەم و ڕێز لە یاسا بگرم و نهێنی ئەم پیشەیە بپارێزم و نەریت و دا و دەستوری لە بەرچاو بگرم. جەنابی دادوەر حەز دەکەم بزانم یەکەم جار کە ئەم سوێندەت خوارد هەست بەچی کرد؟ بەڵێ لە ڕووی دەرونیەوە هەموو پارێزەرێک سەرەتا پێش ئەوەی دەست بەکار بێ لە ڕێی سەندیکاوە ڕەوانەی دادگای تێڵچوونەوە دەکرێت لە بەردەم سەرۆکی دادگای تێڵچوونەوە ئەو سندێک کە تۆ دووبارەت کردەوە ئەگەر شەی بکەینەوە دزامێکی ئەخلاقی پیشەیی دەکەوێتە سەرشانی ئەو پارێزەرە بە ڕێزا وەک دەڵێن ئسم ئەلا مسەمە ینی دەستەواژەی ناوڕۆک و ڕواڵەتەکەی دیارە ینی مەثەلەن پێش هەموو شتێک دەبێ بەدەست پاکی ینی ناکرێت خیانەت لە ماڵی ئەو موکلت بکەیت کە تۆ سقەت پێ دراوە دەیە مخلص بی دڵسۆز بی کەم تەرخەمی نەبێت لە مافی بەرگریکردن لێ ئەو یاسا و ڕێسانەی کەەوە مافی پارێزەری پاراستەوە دەبێت ڕێزی لێ بگری. هەروەها هەموو کەسێک لە کۆمەڵگا کە بریکارنامە دەدا بە پارێزەر حتمما کێشەی تایبەت بەخۆی هەیە نهێنی تایبەت بەخۆی هەیە ئەبێ ئەو پارێزەرە وەکو قەواعیدی سولوکی مانی ئەو نهێنی بپارێزێ چکم ساڵانە بەدەیان و بەسەدان بریکارنامەی پێدەدرێ ناکرێت ئەو خصوصیاتی تایبەت بە کەسایەتی شخصەکانە لە کۆمەلگا چ گەورەترین شەری حتا بە چکترینیان دەری ببڕێ ببێتە مایەی لەکەداربوونی پلۆپایی لەگەڵ ڕە چاوکردنی دابوو نەریوتی دەستوری هەموو پیشەیەک هەموو شەریحەیەک دەستور و دابوو نەریتی خۆی هەیە. دیارە سندیکای پارێزرانی بەڕێزیش کەم تەرخەمیان نەکردووە لەو دابوو نەریتانی کەوە پارێزەکان لە سەرەتاکە دەست پێ دەکەن و داخلی ڕاهێنان و مەشکان پێ دەکەن. ئەی مەرجەکانی پیشەی پارێزرایەتی چییە؟ دیارە یاسای پارێزرانی ژمارە هەفتەی ساڵی 1999 کە لە 82 مادە پێکاتوە مادە 14 دەڵێت ئەو کەسەی دەبێت بە پارێزەر ئەبێت دەمەرجیتیا بێت. یەک لەوانە خاوەنی بڕوانامەی بەکالۆرز بێ لە یاسایە دەرچووی کۆلیژی یاسا بێ لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق یاخود هاوشێوەی بێ بە مەرجێک لە زانستی یاسایی تاقیکردنەوەکەدا دەربچێت. دوو دەبێت ناوی لە تۆماری پارێزەران نووسرا بێت. سێ دەبێت ئەهلیەتی قانونی هەبێ بە پێی مادەی 106 لە یاسای شارستانی ژمارە سلی ساڵی 1950 کە باز لە سنی ڕشت دەکە کە دەبێت 18 ساڵ بە ڕۆژ و بە مانگ تاوای کردبێ ناوەقەسی ئەهلیە ئیرادە و ئیدراکی نەبێ ینی ئەو کاتە دەتوانێت
مەرجێک لە مەرجەکانی وەرگتن بۆ پیشەی پارێزراتی بێ جگە لەوەش دەبێت لە تەمەنی 55 ساڵ زیاتر نەبێت تەنها ئەوانی کە پێشتر پیشەی دادوەریان هەبووە یا داواکاری گشتیان هەبووە یاخود 7 ساڵ زیاتر مامۆستای زانستی یاسایی بن ئەوانە ئستثنا دەکرێن لە مەرجی تەمەن دەبێت ئەو بەڕێزی کە دەبێت بە پارێزەر نابێ سزای حکمی تەدیبی یا ئینضباطی لەسەردا سزا درابێ و لە سندیکای تر ناوی دوور خرابێتەوە یا سزا بدرێ هەروەها نابێت لە وەزیفەی گشتی یا تایبەت بەهۆی نادەستپاکی و ئیخلالی بە ئادابی عام هەبێ هەروە دەبێت کەسایەتێکی بەناوبانگ و ڕفتاری باش بێ کە جێگای متمانەی بڕوابوون و ڕێزەنان بێت چکن ئەوانە مەرزم بۆ کەسایەتی پارێزەر جگە لەوانش ئەبێ پێشتر خانەنیشی نەکرابێت لە سندیکای پارێزەران هەروەها ناکرێت بەهۆی نەخۆشی دەرونی و یا عقلی خانیشین کرابێت ئللا ئەگەر هاتوو بە راپۆرتێکی پزیشکی سپۆر ڕاپێکرا و راپۆرتێک بێنێکەوە لەو نەخۆشی دەرونی و عقلیە چابۆتە و کاتەتانێ بێتەوە هەروەها بەدەیان مەرجیتر هەیە ئەگەر دەتەوێت باسی بکەین ئێستا دەگەڕێمەوە بەڵام حەزم دەکرد بەپێی یاسای سندیکا پارێزەرایەتی چۆن پێناسەکراوە کاک بەختیار وڵا پێشەکی سڵاو بۆ بەڕێست و بۆ بینەرانی بەڕێز دەڵێ پارێزەرایەتی ڕەگەزێک لە ڕەگەزەکانیەوە بەدێهێنانی دادوەری چونکە دادگایکی بەسەر پێ و وەستاوە طبعاً پارێزەرایەتی بە دادوەری وەستاو ناودەنرێ و دەستبەری مافی پیرۆزی بەرگری لە خۆکردنە ئەم یاسایە بۆ بەدەهێنانی ئەم ئامانجانی خوارەوە دانراوە تەمان باسی ئامانجەکان دەکە بەڵام وەکو پێناسە پارێزەرایەتی باسی پارێزەرایەتی دەکات بە نەتیجەش پارێزەریش ئەو کەسە دەوێت کە دەبێتە بەشێک لە مؤسسەی دادوەری لەو شوێنە ئەی کاک حەزم دەکرد بزانم مەرجەکانی بوون بە ئەندامی سندیکا زۆر سپاس بژار دەرێمە وەکو سندیکای پارێزەرانی کوردستان لە لەقەکانەوە ئێمە ئەو ڕێکارە یاساییانە بۆ هەر کەسێک کە ببێتە ئەندام لە سندیکای پارێزەران ئەوش لەسەر ئەو ڕێنمایانەی کە بەڕێز سەرۆکی سندیکا و ئەنجومەنی سندیکای پارێزەران بۆ لەقەکانی هەولێر سلێمانی دهۆک کەرکووکی ڕەوان دەکەن ئێمە لەسەر ئەو بنەمایانە هەر کەسێک دێ یەکەم شت ئەوەیە کە پێویستە بڕوانامەکەی پێبێ پاشان لای ئێمە کۆمەڵێک نووسراو هەیە کە ئەوش هەر لەلایەن سندیکای پارێزەرانەوە بۆ ئێمە ڕەوان کراوە نووسراوەکان دەکەین بۆ بە نمونە بۆ کاتب عەدل کە دەبێت لەوێ لە دادنووس تعهدێک بدا کە ئەمە یەک تعین نەبووە و هەروەها لە داهاتوشدا ئەوە نەبێ دووش بۆ بەڵگەی تاوان ئەمە نەکرێ کەسێک ببێتە ئەندام لە سندیکای پارێزەران کاک بژار بەڵام کۆمەڵێک تاوان هەیە بە تایبەتی تاوانەکانی ئابڕوبەر کە ناکرێت کەسێک بێتە پارێزەر پێشتر لەسەر دزی حکم بووە یان کەسێک بێتە پارێزەر پێشتر لەسەر تاوانی ئەو تاوانانەی کە باز دەکرێت تاوانی ئابڕوبەر ئەو راپۆرتی لێ دەکەن ئەبێگومان ئێمە بۆ بەڵگەی تاوان ڕەوان دەکەین بۆ خودی ئەو زانکۆی خۆی ئەو کۆلێژەی خۆی کە تێدا هەموو ئەو نووسراوانە کە دەگەڕێتەوە پاشان ئێمە لەگەڵ ئەو مەرجی بەو دوایە لە یاسای نوێمان ئیزافە کرد ئەویش ڕەگەزنامەی عراقیە و ئەو پسوولانەیە کە پێویستە پاشان ئێمە بەرزی دەکەینەوە بۆ سندیکای پارێزەرانی کوردستان و لەوێ ڕێکارە یاسایەکان جێبەجێ دەکرێت پاشان مەوعدیان بۆ دادەنێت لەبەرەوەی ئەو یەک لە گرفتەکانی ئێمە ئێستا کاک بژار بەڕاستی زۆربوونی ئەو کۆلیژە ئەهلیانە کە دەتوانم بڵێم نە لە عێراق نە لە کوردستان هیچ پێوەرێکی زانستی نییە هەردوو بەڕێزان لێرن کە لە تەمەنی ئێمەوە لە ناو پارێزەرایەتی بوونە نەبووە لە تاریخی عێراق ژمارەی کۆلیژە یاسایەکان بەو نایاسایی ئێستا کە هەیە بەداخەوە چونکە کۆلیژە زانستیەکانیش جیاواز لە کۆلیژە ئەدەبیەکان بە نمونە تۆ ناتانی کۆلێژێکی پەروەردە بەشی فیزیا
لەبەرەوەی پێویستی بە کۆمەڵێک مختبەرات هەیە کیمیا پێویستی بە مختبەرات و بە تاقیکردنەوە هەیە کڕینی ئەو مەوادانە زۆر لەسەر زانکۆ بەڵام بۆ کۆلیژێکی ئەدەبی ئەمە زۆر ئاسانە بۆ زمانەکان بیکەوە بۆ کۆلیژی یاسا ڕەنگە پێویستی بە ژوورێک و بە چەند ینی ئالیەتەکەی زۆر ئاسانترە یاخود کەمتر دەکەوێتە سەر ئەو کەسێ بۆیە هەم لە عێراق هەم لە کوردستان ئەو پێوەرانەی زانکۆ بەڕاستی زۆر گلەیمان هەبووە لە پێشترەوە بەڕێز سەرۆکی سندیکاش لێرەیە کە ئێمە ژمارەی زۆری ئەو پارێزەرانەی کە لە زۆر لە کۆلیژەکانی دەرەوەی هەرێمیش بەداخەوە کە بوونەتە فشار لەسەر ئێمەش ئەوش هەم بۆ تەبیر کاک بەختیار بە چەند بەڵێ فەرموو وەرگرتنی ئەو خەڵکە ئەو دەرچوانەی کۆلیجی یاسا ئەمان وەکو بەرنامەمە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا لە نزیکەی ئەوە چەندین ساڵە لە سەرهێڵین بۆ ئەوەی کە ئاستی دەرچوانی کۆلیجی یاسا بەرزکەینەوە بە تایبەتی لە کۆلیجە ئەهلیەکان بۆیە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا گەیشتینە چەندین با بڵێن پێوەەر بۆ ئەوی لەسەر پێوەرانە ئەو خەڵکە لەو کۆلێژانە تاقیکردنەوە بکەن بۆ معلوماتیان ئێستا تاقیکردنەوەی مرکزی هەیە لە کۆلێژە ئەهلیەکان لەگەڵ کۆلیجە ڕسمیەکان بەیەکەوە چەند مادەیەک هەیە کە ئیمتیحانی مرکزی دەدەن کە سوالەکانیان هەموو موحەدا و دەرەجەی ناجحبوونیش دەرچوونیش 60% جگەلەوەی کە ئەوە 2 ساڵە وەرگرتنی خەڵکی تازە لە کۆلێژەکان نابێ لە 65% کەمتربی کە دەردەچێت لە ئامادەیی دەبێ لە 65 کەمتر نەبی ئینجا وەردەگیرێ وەزارەتی خوێندنی باڵا وعدی پێداوین کەوا ئەو دەرزانە زیادکە ساڵ بە ساڵ زیادکە بۆ ئەوی ئاستی وانە بەرزکاتەوە جگەلەوەی کە ژمارەی ئەو کەسانی کە وەردەگیرێن لە کۆلێجانە هەمان تهدید کراوە بە ژمارێکی محدد کە 120 کەس زیاتر نابێت تەجاوزکە بۆ 5 ساڵی ژمارە بوو جگەلەوەی کە ئێستا بووەتە 5 ساڵ ئەو 5 ساڵش پاشەوەی کە کۆنگرە کرا کۆنگرەی کۆنفرانسێکی زانستی کە بە ئیشرافی با بڵێن یەکێتی ئەوروپا کرا لەوەیە گەیشتنیە ئەو قەنەعەتێک کە پێویستە کۆلێجەکان یاسا ببێ بە 5 ساڵ خۆشبەختانە ئێستا بووە بە 5 ساڵ ئەو ساڵە ئەم ساڵی کە تێداین یەکەمین وەزبەی کە 5 ساڵی دەردەچن لە کۆلێجەکان دەستەکان خۆش جەنابی لادوەر ئەو کاتێک کە جەنابتان تەخەڕوجتان کرد ساڵی 88 بوو 89 نەبوو 80 کان سەر ئەو کاتە ژمارەی قوتابیان زۆر بوو نەخێر ئێمە وەکو ئەو کاتی ئێمە کە لە کۆلیژی یاسا خوێندمان و دەرچین لە کۆلیژ تەنها لە هەموو عێراق بەس لە زانکۆی بەغدا و دواتر لە زانکۆی مەستە سوورێش لە هەموو عێراق بەس لە دوو زانکۆیە کۆلیژی یاسا هەبوو پارێزەرایەتی پیشەیەکی پیرۆزە گرینگە کاریگەری هەیە لە کۆمەلگا چکم هەموو شەریحەکانی کۆمەلگا ڕاستەوخۆ پێویستیان بە کاری پارێزەرایەتی هەیە لە گەورەترین شەریحە تا بچووکترین کە کێشایان دەبێت ناچار بن پەیوەندی بە پارێزەر بکەن و بۆ ئەوەی بە شێوەیەکی یاسایی کە ئەهلی عرفانی قەزایی قانونی و وەکو باسی کرد یعنی پارێزەر ئەندامێکی یا کارای وسرەی قەزائیە قەزا الواقفی پێ دەڵێن واتە کارێکی گرنگ پێویستە لە شەریحەیەکی نادر دروست بێ نەک هەر کەسێک بێ بەبێش هەر بۆ ئەوی بڵێ من پارێزەرم و بەبێ ئەوەی بتوانێت مافی ئەو پیشە پیرۆزەیە بگەینێتە جێ دەستەکان ئەی کاک ئەیات حەزم دەکرد جەنابتان جەنابتان چی دەڵێن لەسەر ئەو قسەیە وەکو بەڕێز سەرۆکی سندیکا باسی کرد یعنی ئەو ئالیاتانەی کە دانرایە خۆشبەختانە سندیکای پارێزەران بەشێک بووە لە ڕاستکردنەوەی ئەوەی بەڕێز سەرۆکی سندیکا باسی کرد پێشتر ئەو دەرەجانەوە نەبوو نمرەکان لە 50 وەردەگیرا پێوەرەکان دەتوانم بڵێم ساڵ هەبووە 300 زیاتر یەک بڵین بەنمونە کۆلێژێک لە کۆلێژەکان قۆناغی چوارەم ژمارەی قوتابیەکانی زیاتر لە 400 کەس بووە ئەوە ینی ئەوە 120 لەکوێ 400 ئەگەر بەراورد بکەیت بۆیە زۆری ئەو ژمارەیە چونکە ئێمە وەکو سندیکای پارێزەران ئەرکمان چییە؟ ئامانجی ئێمە لە سندیکا بەرزڕاگرتنی پیشەی پارێزەرایەتی و پاشان چۆن فرسەتی کار بدۆزینەوە بۆ ئەو پارێزەرە نوێیانەیە کە هاتوون ینی بەڕاستی گەنجەکان کاک بژار ینی ئەو غەدەری کە دەکرێت ئێستا زۆری لە گەنجەکانە چونکە ئەوانەی کۆلیژی
بڵێم ئەهلیەکان تەواو دەکەن زیاتر ئەوانن فەرمانبەرن لە فەرمانگەکانی حکوومەتیان کەسێکە ئیشێکی تری هەیە پیشێکی تری هەیە لە پاڵ ئەو پیشەیە دێ بەڵام ئەو گەنجەی کە لە کۆلێژە و بۆتە ئەرگ لەسەر کەس و کارەکەی کە بژێوی و بەخێوکردنیەتی پاشان کە دەردەچێ و دێتە سندیکا پێویستە ئێمە خزمەتی بکەین پێویستە ئێمە هەڵی کاری بۆ بدەزین و ژمارەی زۆری ئەوانە کە ئێمە بەداخەوە ئێستا کۆمەڵک پارێزەری بەغداش بۆتە ئەوە لەسەر ئێمە کە وەکوسەرکی سندیکا لێرە ئێستا دەزانی ئێمە ناتوانین وەریانگرین زاکۆکانیان باوە پێکراو نییە بەڵام لە بەغدا ئەو پسولەی پارێزەرایەتی وەردەگرن و بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەوانیش پیشەی پارێزەرایەتی ئەنجام دەدەن و بوونێتە هۆی بێبەشکردنی بەشێکی ئەو گەنجانە لە کارکردنی دەستەکان تاش بێ کاک وەختار دەچینە سەر پارێزبەندی کەی پارێزبەندی لە پارێزەرێک دەستێنرێتەوە لە چ کاتێک هەر کاتێک هەر پارێزەرێک یاسا پێشێل بکە یاخود تاوانێک ئەنجام بدا دادگای لێکۆڵینەوە بە پێی مادە 23 لە یاسای پارێزەرایەتی پرس بە سندیکای پارێزەران دەکا و داوای لێ دەکا ئەو پارێزبەندیە لەسەر ئەو پارێزەرە لا بدرێ لەبەرەوەی ئەو تاوانی ئەنجام داوە تەنها لە یەک حاڵەت نەبێ حاڵەتی تاوانی بینراو جەریمە المەشهودە لە حاڵەتە گەر گیرا ئەو کەسە ئەوە پێویست بەو پرسینە ناکە بە حکمی قانون بەڵام لە حاڵەتەکانی تر دەبێت دادگای لێکۆڵین لە سندیکای پارێزەران بپرسێت بۆ ئەوەی کە ئایا ئێوە ڕازین ئەو پارێزبەندیە هەڵستێ لەسەر هەڵبگیرێ سەر ئەو پارێزەرە یاخودنا بۆ معلوماتت کاک بژار ئێمە لە سندیکا پێشتر ئالیەتێکمان دانابوو بۆ ئەوەی کە ئالیەتێک دانرابوو هەر پەراوێک کە با بڵێن نووسرا و دەهات بۆ ئەوەی کە ئێمە سەیری بکەین دەبووان پارێزەرێک دەستنیشان بکەین یا نوێنەرێکمان دەستنیشان بکەین بچێ ئەو پەراو بخوێنتەوە بۆ ئەوەی کە بزانین چییە ئینجا لەسەر ئەو دەرئەنجامی ئەو خوێندنەوەیە بزانین ئایا ئێمە موافقەت بکەین یان نا هەستمان کرد ئەوە ڕەنگەن وەختێکی زۆری دەوێت و تەسیر لەسەر مافی خەڵک دەکات بۆیە ئێستا ئەوە نزیکەی ساڵێکە یان 2 ساڵە ساڵونیوەکە شێوەکەمە گۆڕی کردمانە ئەو شێوەیە کە یەکسەر لەگەڵ ئەنجومەنی دادوەریش با بڵێن ئیتفاقمان کرد کە یەکسەر پارێزەر کە تاوانێکی ئەنجامدا یەکسەر دادگای لێکۆڵینەوە کۆپیەک لە پەراوەکەمە بۆ بنێرێت ئێمە لە ئەنجومەنی سندیکا یەکسەردا دەنیشین لەسەری و با بڵێن دراسەتی دەکەین کە دیمان ئەوە هیچ علاقەی بە پیشەی بە پارێزەراتیەوە نییە یەکسەر ئێمە ئەو پارێزبەندیە لەسەر پارێزانە هەڵدەگرین ئەو زیاتر قسەی لەسەر دەکەین بەڵام بە ئەو ڤیدیۆ بینین بێکەوە چکۆ مەوزوعی حەسانەیە حەز دەکەم زیاتر قسەی لەسەر بە ڤیدیۆ بینین جا زیاتر قسەی بکەم من کێشەیەکم لەگە شریکەکەم هەبوو فترێک لە محکەمەی بووین فترێکی باش هات چۆمان کرد و تقریبا برادەرەکەم هات گوتی کاکە و فترێکی باشە تو هات چۆی محکەمەی دەکەیت محکەمان دەخایانی وەرە بە حەشاری حەریکەین حەشاری لەگەری دانیشتین وانە سەمان کرد و ئاخر گەیشتن ئیتفاقێک لەو ئیتفاقیەوە هەر کەسە مەحامی خۆی دابنێتن کە ملکەکان هیچێ کە تەکنچێ و دوایەوە ئیتفاقمان کرد ملکەکە لۆکەیلی بگەڕێتەوە محامیەکەی بەناوی بکە ئێستا محامیەکان یەک لە تەڕەفی منە یەک لە تەڕەفی شریکەکەمە محامی تەڕەفی شریکەکەم هەستایە بەبێەوەی پرس بە من بکە بە محامیەکەم بکاتن هەستایە ملکەکەی منی بەناوی شریکەکەم کردیە وەکالەتەکە لە بۆ هەردوو محامیەکان کرابوو کە هیچیان نەتانن بەبێ ئەوەکەی دی بکە بەس محامیەکەی دی هەستە خیانەتی کرد بەبێ پرسمان پێ بکات و کارەکەی بەناو بەبێ قانونیش محامی مافیوەی نییە کە لە وەکالەکەی نووسرایە کە تەسەڕوف بە و معاملە بکە بە تەنیا ئیلا دەبی هەردووچەند لەبەرەوەی من عیلاج بووم شکایەت بکەم یەکەم جار چوون لە سندیکای پارێزەران لە ڕێگای محکەمەیەوە لە هەردوو جهت شکایەتم لە محامیە کرد کە مافەکانم لەو بگەڕێتەوە
بەڵێ ئازان ئێستا کاک بێست و میرانیمان لەگەڵا سەرۆکی لیزنەی سکاڵای لقی هەولێری سندیکای پارێزەران فەرموو کاک بێست و بەخێر بێتی کاک بستم چۆن سکاڵا دژی پارێزەرێک تۆمار دەکرێت سەرەتا سکاڵا لەلایەن چەند کەسێک دەبێ بزانین ئەو کەسانە چینە کە مافی سکاڵایان هەیە سەرەتا سەرۆکی سندیکا مافیەوەیە سکاڵا تۆمار بکە لەسەر پارێزەر و داواکاری گشتی و محاکمە دادگاکان و سەرۆکی دایرەکان و بریکاردەر ئەو پێنج کەسە بۆیان هەیە سکاڵا تۆمارکەن ئەو سکاڵایش دەبێت بە نووسراوێکی بە داواکاریێک پێشر بکرێ بە سەرۆکی سندیکا سەرۆکی سندیکا پاژەوەی موافقەی وەردەگرێتن دەبێت ئەو کەسی سکاڵاکار ڕسمێکی یاسایی هەیە کە بریتە لە 30,000 دینار ئەو ڕسمەدا و دواتر لەلایەن سندیکاوە ڕەوانەی لقی هەولێری سندیکای پارێزەران دەکرێت ئەی ڕێکارەکانی دوای تۆمارکردنی سکاڵا ئەو ڕێکارەکان چۆنن ڕێکارەکان دێتە لای ئێمە سەرەتا بانجی وتەی سکاڵاکار وەردەگرین ئەو سکاڵەکە چی هەبوو سکاڵەکە لەسەر چی هەمووی تۆمار دەکەین و ئیفادەکانی وەدەژێ و لەسەر پەڕاوێکی بۆ دەکرێتەوە دواتر داوای بەڵکانی لێ دەکرێتن چ بەڵگەیەکی هەیە ئیتر بەڵکانیش کۆ دەکەینەوە بەڵگانە شایدن یان گرێبەستی نێوان پارێزەر و مۆکیلەکەیتی یان ئەوە تا دۆسیەکی لێکۆڵینە دۆسیێکی داوایە ئێمە زۆربەی جار داوای ئەو دۆسیانەش دەکەین کۆپیەکی پسندکرا و نووسرا دەکەین بۆ دادگا کۆپیەکی پسندکراومان لە نووسراوانە پێ بدەن دوای ئەوە هەموو ڕێکارەکان ئەنجام دەدەین ئیتر ئەو ئێمە مافی ئەومان نییە سکاڵای سزای ئەو پارێزەر بن تەنها مافمان هەیە پێشنیار بۆ سندیکا بکەین پێشنیارەکەی مەش بریتە لەوەی کە ئایا ئەو پارێزەرە مخالفەی ئەحکامەکانی یاسای پارێزەراتی کردووە یان نا هاوڵاتی چۆن مافەکەی دەگەڕێتەوە لە چۆن مافەکەی دەگەڕێتەوە ئێمە کە پێشنیارمان کرد بۆ سندیکا کە ئەو پارێزەرە سزا بدرێت یاخود دەنووسین ئەو دۆسیە دابخرێت ئێمە دەنێنە سندیکا لیژنە ئینزیباتیە لیژنە ئینزیباتی دادنێشە و دووبارە ئەو دۆسیە تدقیق دەکاتەوە لایەنەکانی داوا باگ دەکاتەوە پێویستکە شایدەکان باگ دەکاتەوە ئەگەر یان پێویستکە هەر کەم و کورتێک لە کارەکەیمە هەبی وەکو لێکۆڵینەوە زیاتر لێکۆڵینەوەی خۆیان دەکەن ئەوان ساحێبی ئەوان خاوەن بڕیارن ئەو پارێزەرە سزا دەدەن یاخود دۆسیەکە دادەخەن سکاڵەکان زۆرن سکاڵاکان ساڵی 2019 180 سکاڵامانە بوو لەو 180 سکاڵایە 98 سکاڵامان یەکلا کردێتەوە لەوانە تەنها 30 دانیان ئێمە پێشنیارمان کردووە سزا بدرێتن ئەوەی 2020 تاکو ئێستا 26 سکاڵامان هەیە دەستەکان خۆش زۆر سپاس بۆ بێستون میرانی ئێستا با بڵێن ئەو مەحامیە پارێزبەندی لێ دەسێنرێتەوە ئەو کابرا دەتوانین داوای بکە و قەزیە باتە محکەمەی مەدەنی ئەو کاتێک کە لە لای مەسزادرا بەڵێ ئەوە دلیلی ئەوەیە کە ئەو پارێزەرە با بڵێن تاوانبار بووە و کەم تەرخەم بووە بۆیە ئەو کەسەی کە زەرەرمەند بووە لەم پارێزەرە یا لە ڕفتاری ئەو پارێزەرە بۆی هەیە بچێ مڕازعی دادگا بکە و ئیتر داوای مافی خۆی لێ بکە سزاکان لای ئێوە چی و چین سزا ئەو سزانەی کە لە یاسای پارێزەرایەتی هاتووە لە مادەکانی 60 تا 68 لە باسکراوە ئەمە لە لایەن لێژنەی بەرزەفتەوە لێژنەی انزیباتەوە بڕیاری لەسەر دەدرێ ئەو لێژنەیە ئەو بڕیارانەی کە دەیدا بڕیارەکانی با بڵێن قەزائین قابلی ئەوەن کە لە دادگای پێداچوونەوەی هەرێم تانەی لێ بدرێ و لە زۆر لە حاڵەتەکان کە هەستمان کردی مەسەڵەن حاڵەت هەیە پێویست بۆ دەکا یان با بڵێن داوایەکی سکاڵایەکی حساسە ئاڵۆزیێکی تێدایەمە داواکاری گشتیش ئامادە دەبێت لە دانیشتەکان هەروەکو چۆن دادگایی دەکرێت هەمان شێوەیە بەنەتیزە با بڵێن ئەو لێژنەیە بڕیاری خۆی دەدا بڕیارەکان لە پێبژاردن یا غەرامە تا ڕاگرتنی کاتی با بڵێن بۆ 6 مانگ بۆ ساڵێک بۆ چەند ساڵێک
تا دەگاتە ئەوەی کە بڕیاری دەرکردن لە سندیکا تەرقین قەیدی پێڵێ لە سندیکا و چەندین حاڵەت بووە فعلەن بڕیاری ئەوە درراوە کە چەندین پارێزەر لە ئەندامەتی سندیکا دوورخراون و بۆیان نییە ببنەوە ئەندامی سندیکای پارێزەران بۆشان نیە کار بکەن بۆشیان ئەی دەتوانن بچن لە دەرەوەی هەرێم ببنە ئەندامی سندیکا ئەوە ئەمە تقریبان لەک تێگەیشتێکمان لەگەڵ سندیکای پارێزەرانی عێراقیش هەیە چەند حاڵەتێک ڕوویداکەوە ئەوان ئەوەی ئێمەیان لەوێ وەرگرت بوو ئەمەش ئەوەی وانمان کە ئەوان باڵێ خەرچیان دەرکردبوو یان لابردبوو لە ئەندامەتی سندیکا وەرمانگرت بوو چەند حاڵەتێک ڕوویدا بەڵام ئێستا با بڵێن لێک تێگەیشتنمان هەیە لەگەڵیان هەر کەسێک لە لایمە دوور بخرێتەوە لە ئەندامەتی سندیکا ئەوان وەری ناگرن ئێمەش ئەوەی ئەوان کە دوور بخرێنەوە لە لای ئەوانەوە مەشوەریان ناکە دەتوان حەسانەش لە یەکتری ینی بۆتان هەیە حەسانەی یەکێکتر وەرگرنەوە کە سەر بە سندیکایی نەخێر بۆمان نییە ئەوانجی بۆیان نییە بەڵام وەکو باسم کرد لە نێواندا هەمانجی هەیە و لێک تێگەیشتن هەیە بۆ ئەوەی چارەسەرکردنی ئەو جۆرە کێشانێکە ڕوودەدا پەیوەندیتان چۆن لەگەڵ ئەو سندیکانەی دەرەوەی هەرێم پارێزەری بیانی دەتوان کار بکەن لە کوردستان ئێمە بەنمونە ئێستا دۆسەی هەڵەبجە ئێمە 7,000 داوای هەڵەبجەمان هەیە لە دادگای بەرایی هەڵەبجە پارێزەرێکی ئەمریکی کە ماوەی 10 ساڵە کارمان لەگەڵ دەکات بۆی چۆن ئەو کۆمپانیا بیانیانە بدەینە دادگا چونکە ئێمە باسمان کرد یاخود لە یاسایەکە ئێمە هاتووە کاک بژار سندیکای پارێزەران ڕێکخراوێکی دەتوان بڵێم دیموکراتی بێلایەنی و سربەخۆیە کارکردنی ئێمە هاوکاریکردنی سندیکاکانی تریشە یاخود پاڵپشتی حکوومەتی هەرێمە یاخود بەشێک لە کێشە نەتەوایەتی و نەتەوەی و نیشتیمانیەکان ڕەهەندە نیشتیمانی و نەتەوەیەکان ئەو ئەرکەکەی کەوتوتە سەر سندیکای پارێزەران کە خۆشبەختانە ئێمە هەر لە دادگایکردنی سەدامەوە سندیکای پارێزەران کە بڵێن دەتوان بڵێم سەرمەشق بوو لە دۆسیەکە تا دەگاتە ئەوەی کە ئێستش پرسی قەرەبووە و پرسی چیمەبارانی هەڵەبجە و شێخوەسان و بالیسان و تا دەگاتە بڵین بادینان ئەوە بەشێکە لەو کارکردانی کە ئێمە سندیکای پارێزەران دەستبەرداری مافەنەتەوەی و نیشتیمانیەکان نەبووینە و نابین و بەنسبەت سندیکا کار بژار کارکردن بێ بەرامبەر بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان ئەوە سندیکا وەکو ئەرکێکی نەتەوەی نیشتیمانی نەگوەکو هاوکاری ئەمن پرسیارەکەم زیاتر ئەو بیانیانێک لێرەکان لە کۆمپانیەکان ئێمە دەبێت ئیزن لە سندیکای پارێزەران بۆ ئەوە من تەڵەبێکم تەقدیم کرد بۆ سەرۆکی سندیکا دەبێت ئەم پارێزەرە بیانیە لەگەڵ پارێزەرێکی ڕاوێژکاری سندیکای پارێزەران ئەندامی ئێرە داخڵ بێت نەک بۆ خۆی بێتە ناو مڕافە ئەگەر بینی بێت لە دادگای کۆمپانیا گەورەکان وەکو ڕاوێژکار ناتوان کار بکەن کۆمپانیای گەورە هاتنی کۆمەڵک کێشیان لەو دروست بوو ئەوە بوو سندیکای پارێزەران بە ئەرچی خۆی هەستا کۆمپانیەکان داخران ڕەوانەی وڵاتی خۆیان کرانەوە چونکە بەبێ ئیزنی سندیکا نابێت دوای زیاتر قسەی لەسەر دەکەین بەڵام کاک ئاری جەجام لەگەڵا کە سەرۆکی سندیکای پارێزەرانی لقی سلێمانیە کاک ئاری سەرەتا بۆ پرسیارە دەست پێ دەکەم ئایا پیشەی پارێزەران لە چ بارودۆخێکدایە لە کوردستان بە تایبەتیش لە پارێزگای سلێمانی پاسدانەکەم سپاس بۆم دەرفەتە هۆی ڕاستی بێ پیشەی پارێزەریش وەکو هەموو پیشەکانی ترەوەی کە هەمەسعکی سەرسەر هەرێمی کوردستان هاتۆ خایستن دوای مۆزوعی ڤایرۆسی کۆرۆناوەمانە کە گرفتێکی زۆر ئێستا بۆ کاری پارێزەری دروست بوو و دوایەوەی کە داوامیش دەستی پێکردوەوە تقریبا دوو هەفتەیە داوام هەبووە لە دادگاکان لە سنووری پارێزگای سلێمانی تقریبا مەز مامەڵە تەمشێکراوە هیچ داوایەک وەرنەگیراوە هیچ داوایکیش نەبینراوە لەبەرەوە تەسیرێکی زۆری لەسەر کاری پارێزەران کردووە ڕاستی بەڵێ کاگاری یاساکانی پیشەی پارێزان چۆن هەڵدەسەنجێنی و سەرنج و پێشنیارت چییە لەو بارەیەوە ئێمەگەرەوەی کە هەبێ یاسای ژمارە حەفەی ساڵی 99مان هەیە کە سێ هەمواری بەسەرا هاتووە ئەمە کاری پارێزەری ڕێخستووە لە هەرێمی کوردستان بەپێی ئەو پێشکەوتنانی کە بووە ساڵی 2010 کە دواتر ئێمە هەوڵمانە لە ڕێنجمەنی سندیکا و گۆڕانکاریمان تیا کرد کە توانیمان تا ئاستێکی باش بیبینە پێشەوە بەڵام تر هەموو یاسا هەر بەخۆی بۆ شێوەیە لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگایە پێویستی بە گۆڕانکاری هەیە بۆیە ئێستاش پێویستەکە یاساکەمان گۆڕانکاری بەسەر بەڵام تا ئاستێکی باش لە ئاست خزمەتی پارێزەراندایە
بەڵێ کاگاری لە کاتی سەرپێچیکردنی پارێزەرێک چۆن مامەڵە یاسایی لەگەڵ دەکرێت ئایا دۆسی لەم شێوازە هەیە؟ کاتێک پارێزەر کە سەرپێچی دەکات ئەگەر ئێمە دوو لایەنمان هەیە پارێزەری وەکو هەموو تاکیی ئەتیادی وەکو هەموو کەسێکی ئەتیادی ڕوبڕێەوە بێتەوە گەر بتوانێت خوان نەخواستە تووشی تاوانێک بێ حادسێکی مروریەکە ئەوە ڕێیت لێکۆڵینەوە ئیجراعاتی خۆی لەگەڵاکرێ و لەم حاڵەتانەیە پێویستەکە موافقەتی سندیکا وەرگن بەڵام ئەگەر لایەنێکی ترمان هەیە لە ڕووی ئیداریەوە کە لیژنەی ئینزیباتیمان هەیە بەرزەفتمان هەیە ئەم پارێزەرە لەگەڵ بریکارەکەی خۆی لەگەڵ پارێزەرێکی هاوڕێ لەگەڵ یەکێکی تر لەگەڵ گرفتێکی بۆ دووسەوێت کێشە دروستە بێ ئەوانت کە هاتن سکاڵیان لای کرد لای ئێمە دۆسی بۆکرێتەوە لیژنەی سکاڵامان هەیە و سیرێکە بە پێی ئەوە بڕیارێکە و بەڵێ ژمارەیەکی زۆر دۆسی سکاڵا لە سندیکای پارێزەران هەیە. ئەی کاگاری چی بۆتە گرفت لە ڕێگای کاری پارێزەران؟ ئەگەر بە من بڵێ وەکو خۆم ڕێی شخصی خۆم و هەموو کاتێکی لە ناو ئەنجومەنی سندیکا لە ناو پارێزەران شاباسم کردووە گەورەترین گرفتمان ئێستا زۆربوونی ژمارەی پارێزەرانە بەڕاستی ژمارەیەکی زۆر پارێزەر ئێستا بە ژمارە 16,500 کەس ئینتیمای سندیکای پارێزەرانیان هەیە بە فعلی 11,000 کەس لە هەرێمی کوردستان پارێزەرە زۆربوونی ژماری لەم 2-3 ساڵی ئەخیرەوە ساڵ هەبوو 1500 کەس ئینتیمای کردو بە سندیکای پارێزەران ئەم زۆربوونی ژمارەیە بەڕاستی گرفتی زۆری بۆ کاری پارێزەران دروست کردووە هیوادارین بتوانین لە ئایندەیە بە هەمومان بتوانین ئەمە ڕێخینەوە ئێمە دژی ئەوە نین هیچ کەسێک کە بێ بە پارێزەر بەس کە بێ بە پارێزەر ئێمە بتوانین ڕێکی خێن بین بە فعلی کەسێک بێت بتوانێت کاری پارێزەری بکە. سوپاس بۆ کاگاری جەزا لە سلێمانیەوە دەستەکان خۆش بێ ئەویش هەمان ڕێیەوە بدەیوت ژمارە زۆرە چی بکرێ باسی هەموارکردنەوەی یاساکەشی کرد. بەڕای من کاک بژار ئەو سیستمی بایۆمتری باشترین حاڵەتە بۆ کەمکردنەوەی ڕێژەکە چونکە کەسانێکان ئێستا ئینتیحالی سیفیان کردووە و خۆیان لە سندیکات دزیێتەوە بۆی کە هاتوون ئینتیمای سندیکایان کردو بوون بە ئەندام لە سندیکای پارێزەران بەداخەوە فەرمانبەرن لە شوێنێکی تر ئەوە بەشێکن لەو گرفتانەی کە بۆ ئێمە دروست بووە بەڵام ئەگەر ئێمە بین هەر پارێزەرێک کە خۆشبەختانە ئێستا سندیکای پارێزەران ئەو بڕیاری دەرکردووە بەڵام هەر پارێزەرێک ئێستا ماوەیەکی بۆ دابرنێ بۆ ماوەی 3 مانگ چەند مانگێک ئەگەر بایۆمتری نەکە لە فەرمانگەکانی حکوومەت کاری بۆ نەکرێت ئەوە زۆر دەتوانم بڵێم بەشێکی زۆری ئەوانن کاک بژار دەستەکان کاک بەختیار ئینتیحال شخصیە خۆکردن بە پارێزەر ئەوە سزاکەی چۆنە؟ والله لە حاڵەتی وا طبعا خۆی یاسا سزای ئەو کەسانەی داناوە دیاری کردووە کە ئینتیحالی سفە دەکەن یاخۆت خۆیان بە هەر شێوەیەک پیشان بدە ینی زۆر وازە حێمادەکە بەڵام نەک تەنها بۆ پارێزەرەوە بۆ شتی تریشە بۆ مەسەن با بڵێین مۆزەفەکی عمومی خۆی بکە بە حاکم خۆی بکە بە ضابط شورتە هەر شتێک بۆ پارێزەریش هەمان سیفەتە قانون هەمان سزایە لەسەرە بەڵام لە حاڵەتی وا پێویستە ئێمە وەکو سندیکا تحریکی شەکوای لەسەر بکەین با بڵێن سکاڵای لەسەر دەزۆرێنەوە لە دادگای با بڵێن لێکۆڵینەوە و چەندین حاڵەتی وا ڕوویدا هەر بۆ ئاگاداریتان کاتی خۆی ئەمە پێشەوەی اتفاق بکەین لەگەڵ سندیکای پارێزەرانی عێراق لێرە سیستەمێکمان پیادە کردبوو کە دەبوایە مەڕێ پێدان بدەین ئەو کەسێک کە ئەندامی سندیکای پارێزەرانی عێراق یاخود هەر سندیکایەکترە دەبێ ڕێ پێدانی بدەین ئینجا بتوانانی لێرە کارەکانی بکە ئەو کەسەی ئەو ڕێ پێدانەی نەبووایە و لێرە کاری بکردبا ئەمە بۆمان هەبوو کە بینێرینە دادگای سکاڵای لەسەر تۆمارکە بینێرینە دادگای لێکۆڵینەوە و چەندین حاڵەتی وامان فعلم بووە و نردومانە و سزا دراون و دادگایی کراون بۆیە ئەوە بە هیچ شێوەیەک قبول نییە و ئەوەی ئێستا کاگایە ئیشارەتی پێدا ئمە وەکو سندیکا بڕیارماندا لە ئەنجومەن کەوا بایۆمەتری بۆ پارێزەران بکەین و لەگەڵ بەشی میدیا و زانیاری ئەنجومەنی وەزیران لەسەر هێڵین بۆ ئەوەی کە ئەو کار ئەنجام بدەین بە زووترین کاتیش هەر لەو ساڵە ئینشاڵڵا ئەسڵەن ئەو پەتایانە بە ئێستا دەکرا ئەنجام دەدرا بەڵام ئەوە نەختی کارەکان ئەوەی تاخیر جەناب یادوەر پەیوەندی نێوان وەزارەتی داد و سندیکای پارێزەران چۆنە؟ بەڵێ سندیکای پارێزەرانی کوردستان بە حکمی ئەوەی دەتوانن لە هەموو جمگەکانی کۆمەلگا ئیش بکەن بە گشتی و بە تایبەتیش لەو دادگاکان و یاخۆ وەزارەتانی کەوا زیاتر کارەکانیان لە چوارچێوەی یاسایی دادیدا هەیە وەزارەتی دادیش وەکە ئاشکرایە یەکە لە وەزارەتانی کەوا زیاتری شەکانی
لە چوارچێوەی یاسایی و دادیە بۆ نمونە ئەو پارێزەرە بە ڕێزانەی کەوا دەچن بریکارنامەرێک دەخەن بریکارەکانیان دەبێت بچن فەرمانگەی دادنووس لەوێ بریکارنامەی تایبەتی یا گشتی دەدرێت یاخود عزلکردنیان هەر لەوێ دەکرێت ئەوش بشەکە لە وەزارەتی داد فەرمانگە دادیەکان یاخود ئەو بڕیارەی کەوا پلەی کۆتایی وەردەگیرێت ئەبێ بچێتە ڕێبەراتی جێبەجێکردن مدیری تەنفیز ئەویش هەر بشەکە لە وەزارەتی داد یا ئەو پارێزەران بە ڕێزانەی کەوا دەبنە بیرکاری ئەو دۆسیانی کەوا لە دادگای کارژێری یا مەجلیس شورا ئەوان شەر بەشێکە لە پێکهاتەکانی وەزارەتی داد واتە کۆنتاکیی ڕاستەوخۆ لە نێوان ئێمە و سندیکای پارێزرانی ئەوە لەلایەک لایەکی تر سەرۆکی سندیکای پارێزرانی کوردستان کە ئێستا بەڕێز کاک بەختیارە مامۆستای هەموو لایەکمانە ئەندامە لە ئەنجومەنی پەیمانگای دادوەری یعنی ئەمە پەیمانگای دادوەری ناوەندێکی ئەکادیمی یاسایی دادوەریە ئەوانەی کە لەوێ 2 ساڵ دەخوێنن کە وەردەگیرێن دەبن بە دادوەر یا داواکاری گشتی هەروەها ئەو ئەنجومەنە کە لەوێ کاری خۆی ئەنجام دەدا یەک لە ئەندامەکان ئەبێ سەرۆکی سندیکای پارێزرانی کوردستان بێ واتە سروشتی ئیشەکانی ئێمە لەگەڵ سندیکا لە زۆر جمگەوە هەماهەنگ و هاوپێویستن دەستەکانتان خۆش بێت بە باشمانزانی میواندارەتی هاوڵاتیەک بکەین کە کێشەیەکی هەیە لەگەڵ پارێزەرێک بەخێر بیت دەتوانی بۆمان باس بکەی بە میوانەکان جویان لێبێ کێشەکەت چییە؟ بەڵێ من هاوڵێتێکی شاری هەولێرم کێشەکەمە بە کێسەکەمە بابرێن لەو کێسەی پێویستم بە پارێزەر نەبوو خزمەک پێی گوتمە لە پارێزەرێک هەیە بچنە لکنی و زیرەکە و ئیش خۆی دەکە ئەوش گوتم کاکە من پارێزەرم پێویست نییە گوتی کاکە ئەو پارێزەرە ئیش بە واستە دەکا ئیش بە واستە دەکا یان لۆیە ئەو واستەکەی دەرێن لە بۆی کە شتەکە وازعبی چوینەکنی ڕقم تەلەفۆنیان دەبیدات ئەمە چوومەکنی قسەم لەگەر کردو لە محکەمەی دانیشتین گوتی کاکە ئەو کێسەی تو مەبلەغی زۆری دەوێت گوتم چەند دەوێت ئوستاز گوتی $10,000 گوتم ئوستاز ئەو کێسەی من هیچی لەسەر نییە تەنانەت بوختانەکەش 100% بوختانە نەک بڵێم ئەوە گوتی دەبی ئەوە ئەو پارێکە لە جەراب دۆر دەگرم دەزانم دەدەمە چێ لێم وەردەگری دەدەمە چواستەک ئەلا کول لە عالبیدا دە شتم عقدم لەگەر نەکرد پاش فترەچکە دیسان تەڵەبیان لەمە کرد چوومەکنی عقدە چەند پێ کردم بە خۆی بەو خزمەم لە ناو محکەمەی عقدەکە ناو محکەمەی لەسەر ئایفۆڕەچی بوو هەردوو شایدش عایدی خۆی بوو بەڵام ئەمە کە باواستە ئیشەکان گوتیان دەکەین بە بۆنەی ئەو واستەی ئەمن تەسلیم بووم بە بۆنەی ئەو واستەی کە تەسلیمی جەنابی ئەو مەحامیەی بووم هەردوو شایدەکەشی برادری خۆی بوو یەک خزمەکەی و برادریاو بوو ئەوە بوو دیار بوو لەسەر ئەو گرێبەستە تەوقیعمان کردو و نووسی بووی گەڕە ئەو بەڕەپارێک کە پێشەچی وەردەگیرێ گەڕانەوەی نییە بەڵام ئەمن دەمزایە و قسەی دەکات بەس ئەوە وعدێمە مندا ئیشەکە بەواستەی کرد بکەم چکە ئەوەن پێویستم بەواستەی بوو چکە لە ناو بوختانەکە لە بۆ بنەماڵەکەم بوو تێکچوونی شیرازەی خێزانم بوو مەجبور بووم چەندین مانگ لە هەوڵمدا مەجبورم بچمە بن دەستیان ئەی دەتوانین بۆم باسکەی لەسەر ئایفۆرەکە چی نووسرا بوو لە چی پێکات بوون؟ لەسەر ئایفۆرەکەەوە نووسرا بوو ئەم پێشەکی پارەیە گەڕانەوەی نییە بەڵام کە پێش ئەوی ئایفۆرەکەی نووسراکەی بکەین زۆر وعدێن بە من دەکە بەواستەکە ئیش بکەن بۆیە من تەسلیم بووم کە تەسلیمی ژوم پاش ئەوە لە ئایفۆرەکە نووسرا بوو نەمخیندەوە هیبەی شێوەیە دوای پاش شتان ڕۆژەکە زانیم نووسرا بە لەو تاریخی 2019 گەرەی بەستەکە کرایە لەو ڕۆژەش کۆتایی پێهێنایە لە بۆی پارەکەی بخوا کە سکاڵەش لە سەر تۆمارکەم بەو گرێ بەستە بمبەستەوە چەند جار داوای مافی خۆم کردیان نەیدامەوە دوای سکاڵام لەسەر تۆمار کرد لە بنکەی پۆلیس چونکە بەناوی واستە پارە لە مۆرجیرا بنکەی پۆلیس کتابەچ لە بۆ سندیکای کرد سندیکاش جوابەکەی نردبووە کە عایدی بەغدایە عایدی هەرێمی کوردستان نیە ئەو پارێزەرە تاکو ئێستاش کتابەکە نەگەڕێتەوە بۆنێ ئەو کۆڕۆنەیە چاوەڕێی ئەو شتێ دەکەن کە بگەڕێتەوە پاش ئەوەش کە بوختانێکی بە من کرد لەسەر حەق خۆشم تۆمەتێکی پێبەستم کە ئەمن هەڕەشەم لێ کردیە و جونم پێدایە و ئێستا ئەمە وەکو ساحب خاوەن حەقش تاوانبارم بە کەفالەش بەرویمان داوا لە ئەو بەڕێزانە دەکەم حدودێک لە بۆ ئەو پارێزانە دابنن کە بە شادەیان زوڵم بوو داعدا لە هەوڵاتیان دەکات دەستەکان خۆش بێ و زۆر سپاس ئەو پارێزە دەرچوو
ئەندامی سندیکای ئەندامی ئێوە نییە ئێوە چۆن مامەڵی لەگەڵ دەکەن والله حقەتەن ئەوە کێشەکە ینی ئەوە کێشەکی گەورەیە گرفتێکی گەورەیە ئەمە ڕوبەڕوومان دەبتەوە ڕۆژانە خەڵکەکی زۆر با بڵێن لەوانەی کە تەمەنیان لە 55 ساڵ زیاترەکەمە لە لای وەرناگیرێن دەسترە بەغدا خەڵکەیە وەکو کاگایات باسی کرد خەڵکەیە لێرە فەرمانبەرە لەوێ چووە لە بەغدا بووەتە ئەندامی سندیکای پارێزەرانی عێراق خەڵکی ئاساییشەیە لەو کۆلێژانەی کە لە لایمە لێرە باوەڕ پێکراو نییە ئەوانە دەرچووەکان دەچن لە بەغدای دەبنە ئەندامی سندیکای عێراق بۆیە کە دێن لێرە کارەکانیان دەکەن ێش بەپێی ئەو ڕێکەوتنەی کە لە بینی لە نێوان سندیکایمە و سندیکای عێراق هەیە ئەندامانی مە بۆیان هەیە بچن لە هەموو لە گشت با بڵێن شارەکانی عێراق پارێزەراتی بکەن و ئەوەی وانیش دەتوانێت لێرە ئیش کارەکانی خۆیان بکەن بۆیە ئەو کێشانەمان هەیە بەڵام ئێستا من پێشنیارم کرد بۆ سەرۆکی سندیکای عێراق نەقیبی سندیکای عێراق کەوا کۆنفرانسێک ببەستین لە ماوەیەکی نزیک کۆنفرانسێکی فراوان بۆ ئەوی بگەینە مەجموعەک ڕێککەوتن بۆ چارەسەرکردین ئەو زۆر کێشانە یان احتیمالێ لێرە بەدەسەڵات وەرگین کە ئێمە سزایان بدەین یان بتوانین لێرە ڕایان بگرین لە کاری محامات لە هەرێمی کوردستان نازانم شێوەیەکە جارێ هەتا ئێستا خەریکی دراستین بەڵام ئەو ئیتفاقمان کردووە کە بە نزیکترین کات ئەو کۆنفرانسە ئەنجام بدەین و بگەینە چەند خاڵێکی هاوبەش بۆ ئەوەی ئەو زۆرە کەسانە کە سوود لەوە وەردەگرن کە ئەندامی بەغدان بەڵام لێرە دێن کارەکانیان دەکەن و غەدر لە خەڵکەکان دەکەن جنابی برادەر ئەو باسی وتی لە کۆنتراکتەکە تەزویرەشیان کردو ینی حیلەیەکی قانونیان کردو ئەمە لە دادگا سزای چۆنە تەزویر بە پێی مادەی 289 دائما ئەو دوو مادەیە زیاتر تحکم لەسەر تەکیفی واقعی ئەو قانون ئەو دۆسیانە دەکات و کێشانە دەکات بەڵام ئەوکو باسی کرد بەڕێز کاک بەختیار پێشەوەی یاسا ڕێکاری دەرحەق بۆ پارێزەر بگرێت پێویستە پارێزبەندی لەسەر لابچێ لەلایەن ئەو سندیکایەی کە ئەندامە تێدا ئەو پارێزەرە پاش هەڵگرتنی پارێزبەندی ڕەزامەندیدا کەوا ڕێکاری یاسایی بگرێت ئەو کاتە قانونی عقوبات میکانیزمی چارەسەری و ڕێکاری یاسایی دیاری کردووە ئەو کاتش بەیانی حکمی قانون دەکرێت ئیجراعاتی لەگەڵ دەکرێت وەکو هەر هەوڵاتێکی ئەی جەنابی برادەر ئەستا ئەو پارێزەرە لە دادگا پێویستی بە پارێزەر هەیە بەخۆی دەتوانین بڵێم من پارێزەرم مافی بەرگری مافێکی پیرۆزە یەکە لە مافە سەرنجەکانی مافی مرۆڤ یعنی لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی کوردستان و هەموو ئەو دەوڵەتانی کەوا مؤسساتی یاساییان تێدایە ینی ناکرێت کەسێک بڵێ من دەمەوێت پارێزەر بگرم بڵێ ئەو مافەت نییە بەڵام کە خۆی پارێزەر بێ عادەتەن لەو بە حاڵەتانە کە خۆی ئەو زانیاری هەیەی پارێزەکە شەرەوەی هەر هەیە ئەوەی کە دەتوانێت خۆی قسە بکە پارێزەکە شەر ئەو قسە دەکە بەڵام و مافەشی پێدراوە کە پارێزەر بگرێتن دەستەکان خۆش بێت کاگە هەر لەو زۆرە کەیسانە بۆ نمونە لە سندیکا سزاکەی چۆن دەبێت یاسایی دیارە ئێمە وەکو ئەو یاسای پارێزەرایەتی کە ئێمە وەکو پیشەی پارێزەرایەتی ئەنجامی دەدەین کاک بژار ئەوە هەم مافی ئێمەی بەرامبەر سندیکای پارێزەران بەرامبەر هاوڵاتی بەرامبەر دادوەرە بەڕێزەکان بەرامبەر فەرمانگەی حکومی هەمووی بەو یاسایە تعامل لەگەڵ ئێمە دەکرێت ئەوەی ئەو برا بەڕێزە باسی کرد فعلەن ئەوەی ئەو باسی کرد هەر لە عقدەکە هەر لە دوو مافی هەیە وەکو هاوڵاتی مافەچەکان دەگەدەڕێتەوە بۆ سندیکای پارێزەران لە ڕێگەی سندیکا و سکاڵا تۆمار دەکات پاشان کە وتەکانی وەردەگیرێ وتەی ئەو پارێزەرەش وەردەگیرێ وەکو کاک بێستون باسی کرد لیژنەی سکاڵا کە گەیشتە قەناعەت وەکو ئەو لێکۆڵێنەوەی کرایە بەرز دەکرێتەوە بۆ سندیکای پارێزەران بۆ لیژنەی ئینزیباتی یاخود بەرزەفتە پێشنیار دەکات بە سزادانی چونکە فعلەن ئەوەی ئێمە گوێبیستی بووین ئەو برا بەڕێزە یعنی هەم پارێزەرەکە هەم ئەم خزمەش بۆیە ئێمە دوو عقوبەی ئەو پارێزەرە هەیە دوو سزای هەیە یەکیان ئیداریە کەەوە سندیکای پارێزەران کە ئەوی ژیان ڕاگررتنێتی شەشمان دوورخستنەوەیە لە پیشەی پارێزەرایەتی و دەرکردنی لە جدولی یاخود بڵێن سجلی پارێزەران پاشانە هاوڵاتیە بۆ هەیە بگەڕێتەوە بۆ دادگای لێکۆڵینەوەش بە هەمان شێوە لەوێش سزاکەی کاگات پێن باشە هاوڵاتی کە
پێویستی بە پارێزەرە پێی لی بپرسێ بڵێت تۆ ئەندامی کامە سندیکای پێت باشە بپرسێ بێگومان ئەگەر لە ئاسانتر بێ. ئەگەر لە هەولێر بێ پێویستە بزانی چونکە ئیزراعات ئەو ڕێکارە یاسانە وەکو سەرۆکی سندیکای پارێزەران باسی کرد ئێستا ئێمە نێوان ئێمە و سندیکای پارێزەران لە هەولێر لەوانەیە 5 دقه بێ بەڵام ئێرە لەگەڵ بەغدا نووسراوێک بڕوا و نووسراوە بگەڕێتەوە ڕێکاری یاسایی بەرامبەر پارێزەرێک ڕەنگە ئاستەنگێکی زۆری کەوتۆتە پێش بۆیە هەم ڕێکارە یاسایەکانیش بۆ ئێمە تازە باسی ئەو گرفتەمان کرد بەداخەوە ڕەنگە ئەو پارێزەرە ئێستا لێرە فەرمانبەری حکومیشە لەلایەن پارێزەریشە کەەوە ئینتیحالی سفێ بە پێی قانونی پارێزەرایەتی ئێمە مادەی 14 ئەوە یەکسەر سندیکا ڕەوانەی دادگای لێکۆڵینەوەی دەکا و پێویستە سزای خۆی جاستە جنابی دادوەر تاسەم پێویستە هاوڵاتی ئەو هۆشیارەی هەبێتن ئەوە دەکرێتەوە سەر ئاستی ڕۆشنبیری ذاتی ئەو هاوڵاتیە لەبەرەوەی ئێستا بۆ نمونا ینی ئەو سندیکای پارێزەران کە ئەو دوو بەڕێزە ئێستا نوێنەرایەتی هەم کوردستان و هەم لەقی هەولێر دەکەن کە زۆرترین پارێزەر لە خۆ دەگرێت هەولێری پایتەخت دەکرێت لە ڕێی میدیاوە بەشێک لە میدیاکاری خودی پارێزەران هەفتانە و ئەو بەنامەی جەنابتان کەوا زیاتر پانتایی پێ بدرێ زیاتر بگرێ ببێتە بە کاتێکی بەردەوام یانی دەوری ئەو ڕۆشنبیری یاسایانە بڵاو بکرێتەوە یاخود لە ڕێی ڕۆژنامە و جەلە و ئەو شتانە باس لە ڕەوشی یاسا و ڕۆشنبیری یاسای و زانستی یاسا چەند قەنەعەتی شمایە تقریبان ئەو کۆمەلگای ئێمە کەمینەیەکی کەم ئەگەر زانیاریان لەسەر مەبادە ئەساسەکانی یاسایی نەبێت کە زەروریش کەم لەبەرەوەی زۆربەی خانەوادەکان ئێستا کەسێک نییە لە خاوانەوادەی پلەی 1 و 2 3 و 4 ئەگە پارێزەرێک یا دوو پارێزەریان نەبێ دووش گرنگ ئەوە نییە تۆ ڕۆشنبیری یاساییت هەیە گرنگ ئەوەیە چەند جورەتت هەیە پرسیار لە کەسانی نزیکی خۆت بکەیت پێش ئەوەی گرێبەست لەگەڵ پارێزەر بکەیت یاخود هەر هەنگاوێکی یاسایی بەبێ مشاوەڕەی پارێزەر هەنگاو ناوێت بە زەڕوری دەزانین جەناب بەڵێ بڵێ کاک بەختیار یەک کەیس هەیە باسی بکەم بۆت حەز دەکەم شی بکەیتەوە کە هاوڵاتیەک لە پارێزەرێک دەدا لەسەرشی شخصینە مەسەڵەن لەبەر بزان لەو کارێکە یان شتێکە ئەم کەیسە چۆن یەکلایی دەکرێتەوە لەسەر کاری پارێزەرایەتی لی دەدا پارێزەرایەتی لێداوە نەک لە شتی شخصی بە دڵنیاییەوە ئەوە دەچێتە ژێڕکێفی مادەی یاسایی کە لە یاسای پارێزەرایەتی هاتووە دەڵێ هەر تەعەدایەک لە پارێزەر بکرێ وەکو تەعەدایە لە حاکمێک کە لە کاتی کارکردن با بڵێن تەعەدای لێ دەکرێت بۆیە هەمان با بڵێن سزای لەسەر دەسە پێ و بە هەمان شێوە تەعاملی لەگەڵ دەکرێت و دادگای دەکرێت. زۆر سوپاس کاک بەختیار لە کۆتایی بەرنامە نزیک دەبینەوە حەز دەکەم دواوتتان بۆ هاوڵاتیان وڵا هیوادارێک هەیە بۆ خەڵک هیوادارم سندیکای پارێزەران ڕۆڵێکی باشی گێراوە بەردەوام بێ و سوور بێ لەسەر بەرنامە و کارەکانیان بۆ ئەوەی لەبەرەوەی چکە سندیکای پارێزرانی بەهێز پارێزەری تەندروست بەرهەم دەهێنێ ئەگە بەرهێنانی پارێزەری تەندروستیش لە کۆمەلگا دەتوانێت ئەرکو مافی بەرگریکردن لە بریکارنامەکانیان لە هاوڵاتیان بە شێوەیەکی جوان و ڕاست و دروست ئەنجام بدەن و ڕاهێنان و مەشقکردن بەردەوام بۆ پارێزەرانە بە ڕێزانێکەوە تازە ئەنتیما دەکەم بۆ سندیکا چکن بۆەوەی معریفەتی زانستی یاساییان بەهێزتر بێ چکم بەڕاستی کاتێک قوتابیەک لە کۆلیژی یاسا دەردەچێت کە دەکەوێتە ژیانی تەطبیقی جیایە لەگەڵ ئەوەی کە خوێندێتی وەکو چۆن باڵندە بە دوو باڵ بەرەو بەرزایی دەفرێت زانستی ئەکادیمی بەشێکە لە پێکهاتی پارێزەری سەرکەوتوو بەشەکەی تری ممارەسەیە وەرگرتنی ڕا لە پارێزەرە ئەوانەی کەوا پێشە خۆیان بە ئەزمونیانەیە بپرسێ هەوڵ بدا بۆی بتوانێت ئەو ئەرکەی لەسەرەتی جێبەجێ بکە و سەربەرز بێ لە ئەدای وەزیفەی دەستەکان خۆش بێ کاک بەختیار ئەی جەنابتان وڵام حەزەکەم باسیەوە بکەم کەەوە
سندیکای پارێزەرانی کوردستان لە ڕۆژی دامەزراندنیەوە لە ساڵی 93 تا ئێستا بە کارەکانی خۆی زۆر بەڕێکوپێکی هەڵساوە بە تایبەتی لە سێ4 بواری یەکەم لە وەک بەشێک لە کۆمەلگا وەک بەشێک لە هەرێمی کوردستان و پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگاکانی شەرعی هەرێمی کوردستان دواتر وەک داکۆچی کەر و بەرگری کەر لە هەموو مافەکان و لە زۆر لە کێسەکانی کە ئیشی لەسەرکرا وەک ئەنفال و ئیتر جینۆساید و ئەو تاوانانی دیکە لە دژی ملەتەکەمان کراوە جگە لەوەش بەرگریکردن لە مافی خەڵکیش کە وەکو تاک پارێزەر دەبێتە بریکاری کەسێک بەو کاران هەساوە ئەوەی کە ئێمە هەوڵی بۆ دەدەین و ئەوەیە کە بگەینە کە یاسا سەروەر بێ و ئێمە وەکو سندیکای پارێزەران بە دەوری خۆمان بە تاوی هەڵدەستین لەم بوارە جگە لەوەش هەوڵ دەدەین کە ئەو خەڵکە بگاتە ئاستی ئەوەی کە خۆی گوێڕایەلی یاسا بێ بە خۆی پابند بێ بە قەناعەتەوە کە قەناعەتی بێ بزانانی یاسا کە گرنگە بۆ ئەوەی کە کۆمەلگا ئیش و کارەکانی بەڕێوە بچی نەوەک دواتر یاسای لەسەر بسە پێندرێ بە شێوەشتر سپاس دەم کاک ئاەت ئەیجنەتەن بەڵێ وەڵام دڵم هیوادارم سندیکای پارێزەران وەکو ڕێکخراوێکی پیشەی دیموکراتی سربەخۆ چۆن لە ڕابردوو هاوکار بووە لەگەڵ ئەنجومەنی دادوەری لە هەرێم و لە بەغدا و بۆ بەدیهێنانی دادپەروەری و ئەوانەی دادابین دەکەن و هیوادارم لە داهاتوشدا هەر ئەوە لە چاوەڕێ بکرێت و وتەشم بۆ هاوڵ نیشتیمانیانی خۆمان هاوڵاتیان کە هەمووی کەسوکاری خۆمانن دەڵێن زۆربەی جار لێک تێک نەگەیشتن هەیە بەڵام پێویستە هاوڵاتی سەردانی ژوورەکانی پارێزەران بکە لە هەموو پارێزگار لقمانەیە لە هەموو قەزایەک ژوورمان هەیە لە بچووکترین گرفت سەردانی ژوورەکانمان بکەن بۆ ئێمە بتوانین بە زووترین کات ئەو لێک تێک نەگەیشتنە یاخود ئەو سەرپێچی کارانەی یاسایی هەیە ئێمە بتوانین هاوڵاتیانی خۆمان دڵنیا بکەینەوە کە سندیکای پارێزەران لەگەڵ ماف و لەگەڵ مافی هاوڵاتیانە لە کاتێکدا ئەگەر لە سەروەری یاسا منی بە ناوی ستافی پرۆگرام سپاسان دەکەم زۆر سپاس و شەو شاد.